ئێستا چێ لەگەڵ پێغەمبەر هاتووە پشتیوانیەتی بۆ فەتحی مەکە ئەنساری هاتوون چۆن دەڵێ خوێنی خۆیان خستۆتە سەردەستی خۆیان ئامادەن قوربانی بدەن ئامادەن شەهید بن ئامادەن خوێنیان بڕژێ بۆ فەتحی مەکە کەچی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام یعنی ماڵێکی زۆر و هەدیەی زۆر و غەنیمەتی زۆری دایە چێ دایە ئەهلی مەکە ئەنسار ئەوە لە دڵیان قورس بوو وتیان ئێمە تا ئێستا شمشێرەکانمان خوێنی قوڕەیشە کافرەکانی لێ دەتکێتەوە کە دژایەتی ئیسلام و موسڵمانان و پێغەمبەریان کرد عەلەیهی سەڵات وسەلام ئێمە بەجواب بووین لەگەڵ ئەو قەومە عینادە کەچی غەنیمەی ئێمە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دایە قوڕەیش دایە ئەهلی مەکە پێغەمبەری خوا مەی پێگەیشت عەلەیهی سەڵات وسەلام ئەنساری بانگکردن کۆی کردنەوە فەرمی لە ئێوە شتێکی وان پێگەیشتووە ئەوانش ڕاستگۆ بوون خۆ درۆ ناکەن نانەی پێغەمبەری خوا درۆ هێشتیوان نییە وتی بەڵێ ئەوەی بیستوتە ئەومان وتوای پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی باش ئێوە ڕازی نابن بە شتێک تیان چییە وتی خەڵکی ئێستا بەو غەنیمەتەوە دەگەڕێتەوە ماڵەوە کە من پێم داون هەیە مەڕێکم داوەتێ هەیە وشترێکم داوەتێ هەیە شمشێرێکم داوەتێ هەیە تیر و کەوانێکی بەرکەوتووە ئێستا دڵی خۆشە وەڵام تیر و کەوانم بەرکەوتوو و غەنیمەتم بەرکەوتو دەچێتە ماڵەوە ئەدی من لەگەڵ چێ دەچمە ماڵەوە ئێوە چێ لەگەڵ خۆتان دەبنەوە مەدینە ترجعون أنتم برسول الله ئێوە پێغەمبەری خوا لەگەڵتان دێتەوە بۆ مەدینە کامی بەلاتانەوە باشترە أولا ترضون أن يرجع الناس بالغنائم إلى بيوتهم وترجعون برسول الله إلى بيوتكم استتدقن أويك بو إيوة باشتر لويك بو أوانا لو سلكت الأنصار واديا أو شعبا أجر أنصار بدولك دابرون يا با الرقايتي قد شاخك دابرون وخلتي تر بالرقاي تر دابروا من بو رقاي دادرون كأنصاري ليه يعني أنصار إيوة أو ندخل شويستن لايمن أو ندخل شويستن لايمن بويا سيري هەڵسەنگاندن بۆ شتەکان با مادی نەبێ لەسەر حیسابی ئەوە نەبێ ئاو شمشێرێکی وەرگرتووە ئەوی وەرگرتووە من خۆم لەگەڵ ئێوەم بۆیە وتیان ڕەضینە ئەی پێغەمبەری خوا تەواو تێگەیشتین ڕازین